موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی 22. عیسا وەڵامی دایەوە، دیسان بە نمونە قسەی لەگەڵ کردن. پاشایەتی ئاسمان لە پاشایەک دەچێت کە زەماوەندی بۆ کوڕەکەی گێڕا. کۆیلەکانی نارد تاک و بانکراوان بۆ زەماوەندەکە بانگ بکەن، بەڵام نەیانویست بێن. دیسان کۆیلەی دیکەی نارد و وتی بە بانکراوان بڵێن ئەوە تا شێوم ئامادە کردووە، گاو دابەستیەکانیشم سەر بڕیوە و هەموو شتێک ئامادەیە، وەرنە زەماوەندەکە. بەڵام گوێیان نەدایێ و ڕۆیشتن، یەکێک بۆ چێڵگەکەی و ئەوی دیکە بۆ بازرگانیەکەی. ئەوانی دیکە کۆیلەکانی ئەویان گرت و سوکایەتیان پێکردن و کوشتیانن. جا پاشات و ڕەب و سەربازەکانی خۆی نارد و ئەو بکوژانەی لە ناو برد و شارەکەی سووتاندن. ئینجا بە کۆیلەکانی وت زەماوەند ئامادەیە، بەڵام بانکراوان شایستە نەبوون. کەواتە بڕۆنە سەر ڕێگاکان و ئەوەی بینیتان بۆ زەماوەندەکە بانگی بکەن. ئەو کۆیلانە سوونە سەر ڕێگا و بانەکان و هەموو ئەوانەی لە باش و خراپ بینیان کۆیان کردنەوە، تاکو و زەماوەندەکە پڕ بوو لە میوان. کاتێ پاشا هاتە ژوورەوە بۆ ئەوەی میوانەکان ببینێت، لەوێ یەکێکی بینی جلی زەماوەندی لەبەر نەکردبوو. پێی دەڵێت برادەر، چۆن بێجلی زەماوەند هاتیە ژوورەوە؟ ئەو بێدەنگ بوو. ئینجا پاشا بە خزمەتکارەکانی وت پەلبەستی بکەن و فڕێ بدەنە تاریشی دەرەوە، گریان و جیڕەی ددان لەوێ دەبێت، چونکە بانکراو زۆرن، بەڵام بژاردە کەمن. ئینجا فەریسیەکان ڕۆیشتن و تەکبیریان کرد تاکو بە قسەیەک تووشی بکەن. قوتابیەکانی خۆیان و هێرۆدسیەکانیان ناردە لای و وتیان مامۆستا، دەزانین تۆ ڕازگۆیت و ڕێگەی خوددا بەڕاستی فێر دەکەیت و گوێ بە کەس نادەیت، چونکە تەماشای ڕواڵەتی خەڵک ناکەیت. کەواتە پێمان بفەرموو ڕات چییە؟ دروستە سەرانە بدەینە قەیسەر یان نا؟ عیسا بە نیازخراپی ئەوانی زانی و فەرمووی ئەی دووڕوان، بۆچی تاقیم دەکەنەوە؟ پارەی سەرانەم پیشان بدەن. ئەوانیش دینارێکیان بۆ هێنا. پێی فەرموون ئەم وێنە و نووسینە هیچییە؟ پێیان وت قەیسەر. ئینجا پێی فەرموون هی قەیسەر بدەنە قەیسەر، هی خوداش بدەنە خوددا. کە گوێیان لێبوو سەرسام بوون. ئینجا بەجێیان هێشت و ڕۆیشتن. لە هەمان ڕۆژدا سەدوقیەکان هاتنە لای کە دەڵێن هەستانەوە نییە. پرسیاریان لێ کرد مامۆستا، موسا فەرمووی ئەگەر پیاوێکی وزاخ کوێر مرد، ئەوە براکەی براژنەکەی دەخوازێتەوە و وەچە بۆ براکەی دەخاتەوە. جا لە لای ئێمە 7 برا هەبوون، یەکەمیان ژنی هێنا و بە وزاخ کوێری مرد و ژنەکەی بۆ براکەی بەجێهێشت. بە هەمان شێوە دووەم و سێیەم تاک و حەوتەم، لە دوای هەمویان ژنەکەش مرد. ئایا لە هەڵستانەوەدا دەبێتە ژنی کام لە حەوتەکە، چونکە هی هەمویان بووە؟ عیسا لە وەڵامدا پێی فەرموون ئێوە بە هەڵەدا چوونە، نە لە نووسراوەکان دەزانن و نەهێزی خوددا، چونکە لە هەڵستانەوەدا خەڵکی نەژن دەهێن و نەمێر دەکەن، بەڵکو لە ئاسمان وەک فریشتە دەبن. بەڵام دەربارەی هەڵستانەوەی مردووان ئایا ئەوەتان نەخوێندۆتەوە کە لە خودداوە بە ئێوە وتراوە و دەفەرموێ منم خودای ئیبراهیم و خودای ئیسحاق و خودای یاقوب؟ خوددا خودای مردووان نییە، بەڵکو هی زیندوانە. خەڵکەکە کە گوێیان لێ بوو لە فێرکردنەکەی سەرسام بوون. بەڵام فەریسیەکان بیستیان کە عیسا سەدوقیەکانی بێدەنگ کردووە، پێکەوە کۆبوونەوە. یەکێکیان تەورات ناز بوو، پرسیاری لێ کرد تاکو تاقی بکاتەوە مامۆستا، چ
چ ڕاستپاردەیەک گرنگترینی تەوراتە؟ عیسا پێی فەرموو: خودای پەروەردگاری خۆت بە هەموو دڵ و هەموو گیان و هەموو بیرتەوە خۆش بووێ. ئەمە گرنگترین و یەکەم ڕاستپاردەیە. دووەمیشیان وەک ئەو وایە: نزیکەکەت وەک خۆت خۆش بووێ. جا هەموو تەورات و پێغەمبەران بەم دوو ڕاستپاردەیەوە بەندن. کاتێ فەریسیەکان کۆببوونەوە عیسا لێی پرسین: دەربارەی مەسیح چی دەڵێن؟ کوڕی شێیە؟ پێیان وت: کوڕی داودە. ئەویش پێی فەرموون: کەواتە چۆن داود لە ڕۆحدا پێی دەڵێ خوداوەند؟ چونکە دەڵێ: خوداوەند بە خوداوەندمی فەرموو، لە دەستە ڕاستم دانیشە تاکو و دوژمنانت بخەمە ژێر پێت. بۆیە ئەگەر داود پێی بڵێ خوداوەند، ئیتر چۆن کوڕی ئەوە؟ جا کەسیان نەیانتوانی بە وشەیەکیش وەڵامی بدەنەوە. لەو ڕۆژەشەوە ئیتر نەیانوێرە هیچی دیکەی لێ بپرسن.